و تا پەسەندکردنی خشتەکانی بودجە بۆ 2025 وەک وەزارەتی دارایی ئەڵێت ئەمە درێژە ئەکێشێت. هەر سەبارەت بەم بابەتە لێرە لە ستۆدیۆ میوانمان لەگەڵا بۆی قسەی زیاتری لەسەر بکەین. خالید بابا ڕەسوڵ شارەزای ژمێریاری و دارایی لێرە لەگەڵمان ئامادەیە. کاک خالید زۆر بەخێر هاتن. زۆر سپاس، کاتتان باش. وەکو بەبێ زەحمەت بەڵێ وەکو ئێستا باسیشمان لێ کرد پێشتر پلە بەرزکردنەوە ڕاگیرا بوو، ئێستا سەرە موچەشی هاتە سەر. ئەمە چ کاریگەریەک دروست دەکات، چ لێکەوتەیەکی هەیە؟ سپاس بۆ بەڕستان و بۆ مۆزوعی سەرموچەی فەرمانبەران سەرموچە بێ لە پێشە تعریفەکەی بکەین. ئەو بەڕە زیادەیەی ساڵانەیە کاچێتە سەرموچەی بنەڕەتی فەرمانبەر بە ڕێژەیەکی دیاریکرا و دوای تاواکردنی ساڵێک بە مەرجە عقوبەی نەبێ و غیاب و کۆمەڵشتی نەبێ. کاریگەریەکانی سەرموچەکە لە سیستەمی موچە لە دەرەجەی دەوە هەتاوەکو دەرەجەی تایبەتەکان هەیە بڕێک دیاری کراوە بە 4000 دینار، بە 5000 دینار، لە دواییە بە 6000 دینار و هەتا دەرەجەکانی سەرەوە کە چێتە تایبەت بە 20000 و ئەوانە لە پلەیەکانە. کاریگەرەکەی هەر تەنها بەوە نییە بڵێ ئەم موچەیە ساڵانە ئیترەوەستێ و ڕێژەی 4000 یا 5000 دینار ناچێتە سنووی. یەکەم کاریگەری ئەوەی دڵسۆزی و ململانەی بینی دڵسۆزی کارکردنە نایهێڵە. چونکە هەموو فەرمانبەران وای لێت وەکو ئەوی کە تۆ بڵێ بە بەردەوامی ئیتر ئەم کەسە ڕاستەوخۆ من و تۆ یەکێکی بتوانە و بێتوانە و خاوەن شەهادە و بێشەهادە هەرچەند جاریوا هەیە ئەوەی کە بڕوانامەشی نییە لە دڵسۆزی لە مەهارات زیاترە لەویتر. ئەمە نایەڵێت دوو بە بەردەوامی ڕێژەی موچەکە تەنها ئەو 4000 یا و 5000 یا 6000 علاوە و تەرفیعی ساڵانەکە نابێ. کاریگەری ئەو ڕێژەیە لەسەر ڕێژەی شەهادەکەش کە بەپی لە 15 بۆ بێبڕوانامەکان و سەرەتایەکان و ناوەندەکان لە 15 بۆ ئەعدادەکان لە 25 بۆ مەعهدەکان 35 بۆ کۆلیژ 45 بۆ ماجستێر و بۆ دکتۆراکەش بە ڕێژەی لە 175 و لە 100 هەموو ئەمانە بۆ خۆی ڕاستەوخۆ لەگەڵ بڕینی ئەو سەرموچە وای لێت ئەم ڕێژانەش کەمە بێتەوە. بەجیا لەمێژ ڕاستەوخۆ بۆ لێپرسایی بەشەکان و هۆبەکان و ئەمانە وای لێ بە کورتەکەی کاریگەری جێڵێ لەسەر باری دەرونی کە کەس وا لێ ناکە هەڵپە و دڵسۆزی و هاندانی خۆی کات بۆ ئیشەکە. خالید بڕانی بڕینی ئەم شایستە داراییانە با بڵین هیچ بنەمایەکی یاسایی هەیە؟ بۆ خۆی هەموو ئەو حاڵەتەی کە ئەیڵێن ڕاستەوخۆ قانون دیاری کردووە. لەگەڵ دیاریکردنی موچەکە بەپی سیستەمێکی موچەکە ئێستا لە عێراقا سیستەمی نوێی موچە هەیە ئەوش چەند قۆناغێکی تێبەڕان لە موچە سویسریەکەیەوە بۆ دۆلار و بۆ قۆناغی ساڵی 2005 و بۆ ساڵی 2007 و 2008 و هەموو ئەمانەی کە هەیە بۆی ڕاستەوخۆ بۆ ئیمباخەکەمان لار بووە ببورن. بۆی ڕاستەوخۆ ئەم کاریگەریانە لە بە سیستەمەکانی موچە لە 5 و لە 7 و لە 8 و لە 15 کە ئێستا لە عێراقش و لێرە هەرێمشە جێبەجێیەکە ئەمانە کاریگەریکی زۆر خراپ جێڵێ لەسەر ناوەڕۆکی کارکردن و مەهارەی فەرمانبەران. لەمەشە بۆ خانەنشینیش کاریگەری جێڵێ چونکە موچەکە ڕاستەوخۆ لەو قۆناغەوە ناچێتە قۆناغی دواتری تاوەکو ڕێژێک زیاد بکات و بڕی پارەکە زیاد بکات. کاک خالید ئەم لێبڕینە لە داهاتووە هیچ کێشە بۆ حساباتی دایرات و فەرمانگەکان و ئەوە دروست ئەکات؟ هەر بۆ خۆی وەکو وتم ئەم لێبڕینە کاریگەریکی زۆر قورس جێڵێ بۆ هەن دڵسۆزی کارکردن ڕاستەوخۆ شەهادە تەنانەت مەسائیلی مناڵ و زەوجی و ئەولاد و ئەمانە یعنی ئەمانە بەشێک لەوە کاریگەری معنەوی دروستەکە کە بۆی دڵسۆزی و لێ هاتووی نهێڵێ دوو ئەتخاتە ئاستێکەوە هەموو ئەوەی کە پێشتر هەڵپەی کردو ئەوەی کە ئێستا نایکات ئەڵێ بۆ چی کار بکەم یعنی موچەکەم هەر ئەو موچەیەکە لە سیستەمەکە بە قانونێکی دیاریکرا و تهدید کراوە ماف خواردنە بۆیە سکاڵا تۆمارکردنە بێ بە مافی ڕسمی بیشگەڕێتەوە بۆ خۆی وەک ئەوەی کە تەرفیعەکە لە 2015 وەستاوە ئەمەشی هاتە سەر خەڵک چاوەڕێی ئیمتیاز بوو لەوەی کە ئەم وەزعێتە باشتر بێ. بەڵام کە تۆ هاتی لەسەر ئەو هێڵە سەرموچە ئەو ڕپارەیە کە لەسەر یەک هێڵی ئاسۆیی زیادەکە بە ڕێژەکانی خوارەوە لە 140 بۆ 44 48 52 4000 دوای 5000 دواتر بێ بە 6 حوت لە قۆناغی پلێکە ئەنجا 20000. کاک خالید لە گشتانەکەیە باس لەوە کا دەڵێ ئەم گۆڕانکاریانە ئەم لێبڕینانە هەتا کاتێکەکە خشتەی بودجێ ساڵی 2025 پەسەند بکرێت. پێتان وایە لە دوای پەسەندکردنی ئەو خشتەیە پلە بەرزکردنەوە و سەرموچە بگەڕێتەوە بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان؟ تەصدیقی میزانیایە پەسەندکردنی بودجە بۆ خۆی شتێکی ژمێریاریە.
ئەم حاڵەتی کە ئەبێ بە پێی ئەمرە ئیداریە ڕاستەوخۆ کە بە فرمانێک دەرەچێت بێ حسابات جێبەجێ بکە ڕێژەی تەصدیقی موچە زۆر بەشێکی کەمی فەسڵی 1 و 2 کە بەسراوەتەوە بۆی لقمەی چۆنڵێ معیشی خەڵکە یعنی ئاستی بژێوی و ڕۆژانەی خەڵک لەسەر موچەیە کە تۆی 4,000 دینارە 5,000 بڕی ڕێژەی شەهادەکەشی لەگەڵا بڕێ ڕێژەی لێپرساوەکەشی لەگەڵ ئاوەستەیە وای لێ ئەەکەی تۆ بە بەردەوامی ئەم کەسە تا ئەو کاتێک کرێتەوە هەرچەنەوە وایە مەحاڵە لە ئەمریکا دیاری بکرایە کە ئەڵێ تاوەکو تەصدیقی میزانیە چەند ساڵە میزانێکە تەصدیقەکرێ لە بەس فەسڵ و مادەکانی تر ببڕایە بۆ ئەم حاڵەتی هەیە ئەمە ئیستیمرارەتی پێ بدرایە ناکرێ من بێم لە پێشە لەسەر سفرەکەی بەڕێستەوە دەست پێ بکەم بڵێم ئەبێ بژێوی ڕۆژانە و خواردنی ڕۆژانە لێرە کەمەکەمەوە لە کاتێک قەینا جۆری جلوبەرگەکەت چیرێت چۆن ئەپۆشی بپۆشا بە سیارەکە دەگۆڕێ ناگۆڕێ چه چارەسەرێک هەیە چه چارەسەرێکی دارایی هەیە بۆ چارەسەرکردنی ئەم بابەتەوە بەڕێستان وەکو زۆر شارەزایەک چه ڕێنوێنیەکی زۆر ئاسانە بە یەک ئەمری ئیداری ئەنجومەنی وەزیرانە یان جهەتی معنیە یا عامەکانە یا وەزارەتی معنیە ڕاستەوخۆ بە یەک ئەمرە توانن هەموو ئەوانە حەل بکەن یەک قەراری ئیداری دەرەکەی گەڕانەوەی بۆ نمونە تەرفیعی فەرمانبەران بە پێی استحقاقی خۆیان بە پێی شروطی قانونیەکان بەنمونە باس تەرفیعەکەکەین سب لە بەرزکردنەوە کە شروطە قانونیەکانەوەی عقوبەی نەبێ غیابی نەبێ لێهاتووی هەبێ قۆناغەکانی تەواو کردبێ لەو جەدوەلی موچەکەی کە هەیە چەند ساڵ 4 هەیە و 5 هەیە و بۆ پلەکانی سەرتریش جاروە هەیە لە دەرەجەی 2 و 11 ئەتوانرێت بە یەک ئەمری ئیداری هەموو تەرفیعەکان و زائیدەن هەموو ئەم ئەمری و علاوانەی کە وەستاون بە ئەمرێک بە مەرجێک لەناو ئەمرەکە خەدڕەجعە یعنی ئەمریکا بگەڕێنێتەوە بڵێ لە بەرواری وەستانیەوە لە بەرواری شایستەبوونیەوە مافەکانی بۆ بگەڕێت کاک خالید با پرسیارێکی موچەی مانگی 12 لێ بکەم کە هەتاوەکو ئێستا نەدراوە زۆر جار ئەڵێن لە ڕووی زانستی ژمێریاری و داراییەوە لە بەروی ساڵی داراییەکەی تێپەڕیوە ئەمە بربەستە بۆی کە موچەی مانگی 12 دابش بکرێت بە ڕای جەنابتان ئایا ئەمە ڕێگرە لە دابشکردنی یان هۆکاری تری هەیە هیچ چارەسەرێکی هەیە؟ هەر پرسیارێکی زۆر جەوهری جوانت کرد حسابات لە هەموو دنیا پاشکۆ یان با بڵین هاوڵی ئەمری ئیداریە هیچ شتێک بەبێ ئیدارە ناکرێ القرار الإداري كالمقذوف الناري لا يمكن استرجاعه أو إلغاؤه إلا بأمر الإداري الآخر ئێمە ئێستا لێرەوامان لێ هاتووە خەریکە حساباتەکەین بەوەی بەبێ بوونی ئیدارە کە خۆی ڕوکنەکانی خۆی ڕێخستن و پلاندانان و وەنیە دواتر تەنزیمە تەختیتە متابعەیە ڕقابەت اتخاذی قرارە اتخاذ بڕیاردانەکە بە ئیدارەیە دواتر حسابات جێبەجێەکە ئێستا لە عێراقا وای لێ هاتووە ئەبێ حسابات بیکە ئەوەی کە ئیشی لەسەر ناکرێ ئیدارەکەیە بۆیە زۆر ئاسانە بە بڕیارێکە توانێت ئەمە جێبەجێ بکرێ لە پاڵیشیا خەدڕەجعەیە باتەوە لە کاتی وەستانی فرمانەکەەوە شایستەکانی بۆ بگەڕێتەوە بەم دێڕە هیچ کەسێک مەحروم نابێت لە هەموو ئەوانەی هەیە مانگی 12 کە بەڕێزت باست کرد بۆ خۆی وازمان حەقی ململانیوان نییە کە بەغاڵێن ناردوومە هەرێمیش ئەڵێ ئێمە شتی ترمان پێپڕ کردوتەوانێ لەبەرەوەی پارەکە تەکمیلە نییە 900 ملیارە نێرەیە ئەو نانێرێ ملیۆنە نێرە ئەمیترینە بە عادەتەکە مشکلە نییە چوانە ملیۆنەیە ملیارە بەڵام ئەمانج ئەڵێن بێمە تەکمیلەی ترمان پێ کردو لە هەر بۆ بەشی موچەی فەرمانبەران خۆی لەم ململانیە زۆر ئاسانە بە یەک ئەمر ئەتوانرێ ئیلحاقی بێت. خالید پرسیارێکی ترم هەیە مێ زۆرترین ئیستیفادە لە زانیاریەکانی بەڕێستان بکەم نەبوونی بودجە لە هەرێمی کوردستان کێشەی بۆ وەزارەتی دارایی و یەکە ژمێریاریەکان دروست نەکردووە هەر بۆ خۆی کەوتت ژمێریاری یعنی بودجە وەکە وایە بەڕێز دەدیا هەر هاوڵاتێکی ئاسایی کۆمەڵی پێداویستی ژیانی هەیە هەر لە شیری مناڵەکەیەوە هەر لە کری پاسەکەیەوە هەر لە پێویستی خواردن و جلوبەرگ و بینەکانی خۆی بودجە یعنی گیرفانەکان کە گیرفانەکانت بەتاڵ بوو تۆ تا ئێوارە بڕیاری لەسەر بە کە هاتی لەباتی ئەوەی 500,000 لە گیرفان تابێ 50,000 ناتێت تۆش بایی 450کەی تری لە 50کە ئەڤڕیتەوە لەسەر ئەوە خەرجەکەی بۆیە کاریگەری ڕاستە خۆی لەسەر ژیان و بژێوی گوزەرانی هاوڵاتیان هەیە بریا چاپێکوتنەکەمان زۆر درێژەی بکێشابمان توانێت زۆر شتی جۆهریتر ڕوونکەینەوە. بەڵێ زۆر سپاس هەر ئاواش زۆر زانیاریەکی باشمان لە بەڕێستان وەرگرت سپاس بۆ ئامادەبوونتان خالید بابا ڕەسوڵ شارەزای ژمێریاری و دارایی زۆر سپاس کە لێرە لە ستۆدیۆ لەگەڵمان میوان بوون.
جیاواز لە بابەتی موچە ئەبێ بزانین کە ئەم گۆڕانکاریانە کە بەسەر بابەتی موچەیە هاتووە گۆڕانکاری زۆر لەسەر ژیانی هاوڵاتیانیش دروست ئەکات وە ئەبێ بزانین کە ئایا ئەم گۆڕانکاریانە ئەچێتە بواری جێبەجێکردنەوە چێ لێکەوتەیەکیشی ئەبێت بەم جۆرە بە یارمەتی هاوکارانم هەواڵابووریەکانم پێشکەشکردن هەر شاد.